الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن سار على نهجه ودربه إلى يوم الدين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و میهرەبانی و سەڵەواتی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. زۆر خۆشحاڵم ئەو زارش بە ئێوەی ئازوز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستانم، هەندێک جار خودای رب العالمین مەلائکەت ئەنێرێ بەندەکانی خۆی تاقی ئەکاتەوە. سبحان الله، مەلائکەت ئەنێرێ بەندەکانی خۆی تاقی ئەکاتەوە، یان مژدەیەکیان پێ ئەدا یان ئەوەتە شتێکی تری پێ ئەڵێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمووتن لە بەنی ئیسرائیل سێ کەس هەبوون: ئەبرەس، لەگەر ئەقرع، لەگەر ئەعما، گڕوەک، کەچەرەک، کۆرەک. دەفەرمی خوای گەورە ئەو سێ هەرسێک تاقی کردەوە بە سای مەلائکەتێک. مەلائکەتەکە هات لەسەر شکلی کەسێک سەلامی لێ کرد، ئەحواڵی پرسی. فەرمووی یەکەمین گڕوەکە، فەرمووی چت دەوێ، تەمەنای چ ئەەکەی؟ وەڵڵاهی تەمەنای ئەوەی دەکەم پیسەکی جوانم هەبایە، خەڵک ئەوەندە قێز و بێزی لە من نەکردبایەوە، بەڕاستی لە هیچ مەزلیسان حورمەت و ڕێزم ناگرن، ناتوانم بسمە هیچ مەزلیسێک، خەڵک ئەمن لە خۆ دوور دێختەوە و خۆم تێناگەین و نێزیکم نابن لەبەرەوەی قەلبم گڕوە. فەرمووی ئەگە دوعات بۆ بکەم چا ببی؟ گوتیوە مەمنونیشتم، وەڵڵا دەستی بە جسمی داهینە چا بووە، سوبحان الله، بۆ گوڵ. پاشان وتی لە ماڵی دنیا حەزت چ دەکەی؟ چ نەوعا ئاژەڵێکت پێ جوانە؟ فەرمووی عوشتر. عوشترێکیشی ئاوسیدایە. فەرمووی خوا بەرەکەت بخاتە ماڵت، بەجێهێشت. هاتە لای کەچەرەکەی، کەچەر هەموو بە کراوان شاردیتەوە بەس ئەوەی خەڵک نەبینی کەچەرە. سەلامی لێ کرد و ئەحواڵی پرسی، گوتی ها چۆنی وەزعت کووە؟ گوتی وەڵڵاهی باش نیم، لەبەرەوەی زۆر شەرم و حەیا بەخۆم دەکەم، ناتوانم لە مەجلیسان دانیشم، خەڵک بەقەدەر پێویست حورمەت و ڕێزم ناگرێ، لەبەرەوەی کەچەرم، سرم مووی پێوە نییە، زۆر ناشرنم. گوتی تەمەنای چ دەکەی؟ وتی وەڵڵاهی تەمەنای ئەوە دەکەم پرچەکی جوانم هەبایە، خزمەتم بکردبایە، ئەمی وەکو ئەو خەڵکی ئەو پرچەم هەبایە، نەوەک ئەوەندە ناشرم و کەچەرم خەڵک خۆم تێناگەینی. فەرمی دوعا بکەم بۆ چات بی؟ گوتی مەمنونیشت دەبم. وەڵڵا دەستی بەسەری داهینە، خوای گەورە یەک پرچی زۆر جوانی دایە، ڕێک خەنی بوو. پاشان گوتی لە ماڵی دنیا حەزت چ دەکەی؟ تی وەڵڵا قوربان زۆرم حەز لە چێریە، چێرێکی ئاوسیشی دایە، تی خوا بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیت. بەجێهێشت، ڕۆیشت، هاتە لای کۆرەکە. سەلام و ئەحواڵ پرسینی لێ کرد و گوتی هان کۆرە وەزعت کووە؟ گوتی وەڵڵاهی وەزعم چۆن بێ؟ بەڕاستی کۆراتی و نابینایی ناخۆشە، بەڕاستی نابینایی ناخۆشە. سان کە نابینا دەبیتن، یعنی زەحمەتە، دەبی بەردەوام یەک دەستت بگری، بەردەوام یەک ڕێت پێپشاندا، بەردەوام یەک ئاگدارت کاتەوە، ئەوە دیوارە خۆل لێ نەدەی، ئەوە قۆرتە نەکەوێ ناوی، ئەوە بەردە خۆل لێ نەدەی، زۆر ناخۆشە، خەڵکیشت لەبەر ئەزیەت دەخوا. ئەوە وەزع و حاڵمە. تی دوعات بۆ بکەم چا ببی؟ وتی مەمنونیشتم. دەستی لەسەر چاوەکانی دانا و دوعای کرد و چاوێکی گەشی جوان هاتەوە کە ڕووناچی ئەو دنیای دیت خەنی بوو. هەزار حەمد و سەنا و سوپاسی خوای گەورە کرد و زۆر مەمنونی کابراش بوو. پاشان فەرمووی ئەی لە ماڵی دنیا حەزت چ دەکەی؟ گوتی وەڵڵاهی زۆرم حەز لە مەڕیە، مەڕێکی ئاوسیدایە. و مەلائکەتەکە فەرمووی خوا بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی. بەجێهێشتن، ماوەیەکی بەجێهێشت و سبحان الله هەر سێکیان دەوڵەمەند بوون، دەوڵەمەندێکی عەجائب. عشترەکە ئەو زا، ئیتر عشتر لە دوو عشتر زا، ئیتر ئەوەندە عشتری زۆر بوو، ئەویت کەس سێر لە دوو سێر خوای گەورە پێی بەخشی، ئەویت کەس مەڕ لە دوو مەڕ پێی بەخشی. ئینجا خوای گەورە مەلائکەتەکەی ناردەوە دووبارە فەرمی بڕۆ تاقیام بکەوە. مەلائکەتەکە هاتە کابرای گڕوو. کابرای گڕووی چ؟ ئەوەندە جوان بووە، ئەوەندە دەوڵەمەند بووە، ئەوەندە کەشخە بووە، جلکی جوانی لەبەرە، تەمەشای ڕەشمار و دیوەخانی بکە، تەمەشای وەز و حاڵی بکە، ئەو هەموو خزمەتی دەکەن، ئەو هەموو چێر و ئەو هەموو ڕزق و ڕۆزیە هەیە. وەڵڵا ئەوی سەلامەشی لێ کرد و سەلام عەلەیکم. عەلەیکم سەلام. گوتی کاکە وەڵڵاهی زۆر فەقیر و دەستکورتم، عابری سەبیرم، ڕێبوارێکم ئەلێرە
هاتووم لە محتاجیان داوا لێ دەکەم دەڵێن ئەتوو خوا زۆری دایتە و دەشتێکم بدێ عشترێکم بدێ خێر دەگاتێ بەڵکو پێدەگەمەوە جێ و حاڵ و باڵی خۆشم پێ چاک دەکەم تی بابە بڕۆ عشتری چ و عاری چ مردم هەتا ئەوەندۆکە ماڵم پەیدا کرد بە کاسبی و بە ئارەقەی نێوچەوانم پەیدام کرد تۆ چ دەڵێ بڕۆ بابە بڕۆ خێری چ و عاری چ مەلایکەتەکەش گوتی ئای دەرێت دەتناسم ناوەڵە نامناسێت و چی هەر بە حیاتم ئەتوم نەدیتە کوڕە گوتی ئەتوو گوڕوو ئەتوو گوڕوەکەنی ئەتوو نەبووی هەموو قەڵبت گوڕوو بوو هەموو قەڵبت برین بوو بێزیان لێ دەکردیەوە خەڵک سەلامی لێ نەدەکردی خەڵک نەیاندێش بێ مەزیسیان دانیشی بێزیان لێ دەکردیەوە ئەوە ئەتوو ئێستا ئەو هەم مەغرور و متەکەبیر بووی گوتی بابە بڕۆ ئەتوو سەهۆی ئەنمرە غەڵەت ئەوەی عاری چ گوڕووی ئەم باب هەر جوان و قەشەنگ و ڕێک و پێک و دەوڵەمەند بووینە تیدا ئەخوای ئەگە درۆی دەکەی وەچی خۆ لێ بێتەوە سبحان الله خوا بە کون فەیەکونەچی هەر هەموو عشترەکان مردن و کابرا وەکو خۆی گوڕوو بووە بەجێ هێشت هاتە لای کەسەرەکەی کەسەری چ و عاری چ کەسەری یەک مەندیلی لەسەرە یەک جەمەدانی لەسەرە دەرێ ئاغای سەر تەختیە ئەو هەموو خەدەم و حەشەمە خزمەتی دەکەن ئەو هەموو چێر و چوارەی هێوا هەر نازانین لە چی دانێتن وەڵا سەلامەکی لێ کردو لە بن خێمەکەی و هاتگوتی قوربان پیاوێکی فەقیر و لێ قەوماوم زۆر دەستکورت و غەریبم وەڵی ڕێبوارم حارم و لە دەستکورتی و لە بێحاڵی خۆم ڕووم نەتوو کردیە و مەدحی تویان کردیەوە دەنم پیاوەکی خوا پێدە و دەوڵەمەندی دەم بکە مەردی خوا تۆزێکم ماڵی خۆت بدێ یان ئەوە تە چێرێکم بدێ و بەخۆم ژیانی خۆمی پێ ڕاستکەمە و یان مساعدەیەکم بکەوت بڕۆ بابە مساعدەی چکە خێرمایە بڕۆ خەمان بەردە بابە عەرەبانی خۆت ڕاکێشە لێمان گەڕێ خوا تۆزێک ماڵی داینێ چیاوە چاوە لێ و حەسوودیشم پێ دەبەی تی ناوەڵە حەسوودیت پێ نابم بەڵام محتاجم وتی بڕۆ بابە بڕۆ خۆت بڕۆ لای کەچیتکە مە خێرە ناکەین خوا بکەم بەشی خمە بکەوە هەموو چێرە مەمنونی خوینە ئەویش گوتی کوڕە کەسەر ئەوە دەرێتم دیتە بڕۆ بابە بڕۆ کەسەری چ و عاری چ بابە ئەما پرسمان جوان و هەم سەرمان خڕ و جوان بووە پرسمانەوە دەڕێک و پێک بووە کوڕە گوتی کەسەرەوە ئەتووی کوڕە کەسەر لۆ نادناسمەوە هەی کەسەر ئەرێ وەڵڵا ئەتوو نەبووی شەرمندەکرد لە ناو خەڵک دانیشی ئەتوو نەبووی بێزیان لێ دەکردیەوە لەبەر کەسەری خۆت ئەتوو نەبووی خۆ لە حەفت کونان دەشاردەوە لەبەر کەسەری دەیانگوت ئەو کەسەرە پیسە گەمەیان پێ دەکردی ئێستا ئەوها مەغرور بووی تی بابە تو غەڵەتی بابە دەبڕۆ کەسەری چ و عاری چ ئەم بە حیاتی باب و باپیرم هەدەوڵەمەند بوون ئەوەی باب و باپیرمە مایتەوە تی دەخوایە ئەگە درۆی دەکە ئێستا کەسەری کەەوە ماڵەکەشی لێ بستینە سبحان الله بە یەک لەحزەی بەکون فەیەکونێکی هەموو چێرەکان مردن و کابرا سەری خۆی وەچی خۆی کەسەر هاتەوە ئەوجا چۆ لای کۆرەکە و سەلامی لێ کرد و ئەحواڵی پرسی کۆرە چ کۆرە سبحان الله خوا بەرەکەتی هەویشتە مەڕ و مەرداریەکەی ئەوەندە شوانەی هەیە ئەو هەموو خێمەی هەیە ئەو هەموو مەڕەزایی هەیە ئەو هەموو بەرخ و شتە جوانەی هەیە سەلامی کرد زۆر بە حورمەتەوە جوابی داوە زۆر بە قەدرەوە جوابی داوە بە خێراتنی کرد استقبالی کرد ئەوە جاری عادەتی میێوان هەندێک دۆی دەداتێ هەندێک شیری دەداتێ زۆر کەرم نێژ بستەوە لە نەخۆی دانا تی فەرم و چیشت هەبوو تو قوربان وەڵی ئەمن زۆر دەستکورت و فەقیرم زۆر حاڵم شەڕا ڕێبوارم لێم بڕاوە هیچم نییە گوتم بەڵکو و پیاوێکی وەچی تو خوادا کە خی گەورە پێداوی یارمەتیم نەوتی ئەی بەسەر چاوان کوراوە گۆپار چەندی هەردەگر هەگرەویت کە لۆم بەجێ بێلا ئەوە هەموو ئەمن کۆرە بووم هیچم نەبوو واللهی خی گەورە بە فەزل و گەورەی خۆی کەسێکی بۆ نردم کۆراتەکەی چاکردمەوە پاشان مەڕێکیان دامێ ئەوە بەرەکەتی ئەو مەڕێ خی گەورە بەمنی بەخشیەوە قەت ئەو ڕۆژانە لەبی نەکەم کە ئەم فەقیر و دەستکرد بوومە گوڕە ئەوە توش مادام فەقیری ئەوە گۆپارچی هاانت ئەس لێ ببەوەیت کە لۆ من بەزێ بێلە فەرمی وەڵی بە ئەم پێت بڵێ ئەمن مەلائیکەتی خوام دوو برادەرەکەی تۆشم هەردووک تاقی کردەوە بەڵام گوڕوەکە و کەسەرەکە وەچی خۆیان لۆ هاتەوە لە بەرەوە خۆیان لە فکر کرد مەغرور بوون بەڵام عەفەرین لە بۆ تو کە مەغرور نەبووی خۆ لە فکر نەکرد بزانم مەلائیکەتی خوام و موژدەت لێبێ خی گەورە بەرەکەت زیاتر دەخاتە ماڵەکە ئازیزانم دەبیت چەند لە دەوڵەمەندی ئێمە خی گەورە تاقی کردبینەوە و ئەگەرچیان لە خۆ نەبووە چەندەها دەوڵەمەند فەقیرێکی هەژاری لێ قەوما و نەخۆشێکی دەربەدەری فەقیر هاتێ داوای لێ کردو و زۆر بە بێ حورمەتی جوابی دایتەوە زۆر بە دڵشکانەوە جوابی دایتەوە
زۆر بە تەکەبر و بە فیزەوە جوابی دایتەوە دەبی چەند دەوڵەمەندی ئێمە ئازیزانم تاقی کرابیتەوە هەر نەشی زانی بیتن دەبی چەند دەوڵەمەندی ئێمە خی گەورە ئیمتیحانی کردبی بە فەقیرێک بە هەژارێک بە دەردەدارێک بەڵام بەداخەوە نەیزانیەکە ئەوە ئیمتیحانی خوایە و تێیدا ساقیت بووە ئازیزانم وما بكم من نعمة فمن الله هەرچی هەیتمان ئی خوایە ئی ئەوەی نی ئەمە فیز و تەکەبوڕی پێ لێدەین هەرچی هەیتمان ئی خوایە واللهی قەت لە بیرم ناچی برادێکم هەیە حەز ناکەم ناوی بڵێم لە شێخەڵای ئیشێ دەکاتن ڕۆژێکی ئەو برادەرم دیت ئێستا خوا وەزعی خۆش کردیە گوتم کوی فلان گوتی ئەمن هزار حەمد و سەنای خوای دەکەم توی عەمبار بووم لەو شێخەڵایی واللهی عەمبار بووم مەمنونی حازیە کەسێک دەبووم یەکشتم ئیشێکی بە من کردبایە فەردەکم لەسەر پشتی خۆم بار کردبایە دوو بە عەرەبانەکەم دووشتم بار کردبایە ئێستا خوای گەورە ئەو نەعمەتەی دامێ ئەو دەوڵەمەندەی دامێ قەت ئەمباری خۆم و ئەمە ئەسلی خۆم لە بیر ناکەم کەم بە عەمباری پێڕاگەیشتم قەت ئیخوای گەورەی ئەوها فەقیر داکاتن لەبەر ئەسلی خۆی لە فکر ناکە فەسلی خۆی لە بیر ناکاتن و پیاوەتی و چاکە و خێریش دەکاتن زە ئازیزانم ئەوانەی کە خوای گەورە پێی داون بترسن لە خوا ئەو ماڵە ئێوە ئەمانەتی خوای لەلاتان ئێوە سەرکارن لەسەر ئەو ماڵی خوای ئەو ماڵ وڵایە ماڵی تۆ نییە خوا بە توی بەخشیە خوا ئەو عەقڵەی دایتێ کە پەیدای بکەی خوا ئەو سیحەتەی دایتێ کە پەیدای بکەی خوای گەورە دڵی خەڵکانی نەرم کردە کە لەگە خۆت ببەن و تیجارەت بکەن خوا ئەو قازانجەی دایتێت و خوا ئەو ئەرباحی دایتێت و خوا فەزلی لەگە کردی کە فکر و خەیاڵت بچی و لەو ڕێگەیەوە ئەرباحەکی زۆر بکەی و قازانجەکی زۆر بکەی وریا بە ئاگال لە خۆ بخوا ئیمتیحانت دەکا وریای خۆت بەخوا ئیمتیحانت دەکا بە فەقیرێک بە هەژارێک بە نەخۆشێک بە دەردەدەرێک ئاگال لە خۆ بیتن والله ساقیت بە بیمارت وێران دەبیتن ساقت بیمارت وێران دەبی ومەش نەزانیت متەکەبور نەکە مەغرور نەتگری خی گەورە ئەگە لێت بستینی لێت دەستینیتن واللهی ناوی کابرای ناڵێم کابرایەک ئیشی دەکرد من لە کنی ڕاوەسا بووم لە ئیشەکەی تی مامۆستا ئەمن دەبینی گوتم بەڵێ ئەوە قسە کابرا بەخۆی لە بۆ منی کرد لۆی حەزم لێ بزانی کە یەقینە خەبەرەکە تی مامۆستا ئەمن ئیشم دەکرد زۆر دەوڵەمەند بووم تی والله خەڵک لە ساڵی 92 کە ئینتیفازە قەومە ئەمن بە ملیۆن پارەم هەبوو بە ملیۆن سبحان الله پێیان دەگوت ملیۆنێر گوتی ڕۆژێک لە مەزیسێک دانیشت بووین ئەوها دانیشت بووین باسی فەقیری کرا تی ئەمیش ئەو قسە ناماقولیم لە دەو هاتە دەرێ تم خۆش ناتانی ئەم فەقیرکە ئەوەندە پارەم هەیە واللهی گوتی 2 مانگ 3 مانگی نەمرد ئەوەی پارە بوو نەممە سبحان الله زەرەر لە تو زەرەر بەخۆشم نەمزانی ئەو پارە کوتاواوە واللهی ئێستا ئەوە چەند ساڵە ئیش دەکەم هەتا ئێستا ڕاستەڕێ نەبوومەوە ئێستا شاگردم لە معمەلێک دەم لێرن قیاسی پەنجەرانم پێ دەکەن ئازیزانم نەکەی مەغرور ببین واللهی ماڵی خوایە ئەگە دەداتێ ئیمتیحانە ئەگە لێشی دەستەوەی ئیمتیحانە ئەگە دار بە خوا بە ئینتیقام با لێت نەستینتەوە خوا بە غەزەب لێت نەستینتەوە خوا بە تووڕەی با لێت نەستینتەوە ئەو ماڵەی خۆت بەرەکەتی بخێ وەبکە با خۆی گەورە شەریک بی لەگەرت وەبکە با فەقیر و هەژارەکان ئەمنانە لەگەڵ بخۆن لەبەرەوە ئەو کات ئەو فەقیر و هەژارانە دوعای خێرت بۆ ئەکەن تۆ ئاگال لێنی و نووستی پێ دەڵێن یا ڕەبی خوایە بەرەکەت بخەیتە ماڵی خوایە لێ تێک نەدەی خوایە دەستی بداتە خۆر لێ ببتەزێر زانە ئەو دوعایانە کەلۆت دەکەن ئەم بەو دوعایانە خوا حفزت دەکا بەو دوعایانە خوا بەرەکە دەخاتە ماڵت بەو دوعایانە تۆ خۆشبەخت دەبی کە ئەو دوعای فەقیر و هەژار و کە ئەنووزێنەوە کە ئەپارێنەوە لە بەرامبەر خوای گەورە ئەو دوعایانە قبول دەبی و تۆش بەو دوعایانە بەختەوەر دەبی منداڵە ساڵح دەبی تووشی بەڵا نابی تووشی زەرەر نابی تووشی نەکبەتی نابی تووشی مەشاکل نابی هەمووی بەسای ئەو دوعایانەیە زە مەردی خوابن ئازیزانم ئەوەی کە خوای گەورە پێی داون ومەکەن مەلائکەت دوعاتان لێ بکەن بڵێن خوایە ئەوەی کە گردیتی خوای بیفەوتێنی بەڵکو لەو کەسانە بن مەلائکەتەکان دوعاتان بۆ بکەن بڵێن خوایە ئەو کەسەی کە دەبەخشی بە خۆت بیدەیتەوە بە هەزاران قاتیش بیدەیتەوە زە ئازیزانم بەڕاستی ئەم حەدیثەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڕاستی تەهدیدێکی گەورەیە بەڕاستی تەهدیدێکی گەورەیە بۆ هەموو ئەوانەی کە مەڵک و ماڵیان هەیە یەکەمین قەت ئەسلی خۆیان لە فکر نەکەن نەرێ ئەمن ئەبەل ئەمزەد باب و باپیرمان دەوڵەمەند بوونە ماڵعلم بەخۆشی دەوڵەمەند علوزە پاش ئینتیفازەی دەوڵەمەند بووە پاشان
ئینسان شەرمی بەخۆ نەبی ئەگەر لە ڕۆژگارێکی ژیانیدا عەمەلو بوو بیتن یان دەستکورد بیتن یاخود مەسەڵەن فەقیر و هەژار بیتن باشان قەت ئەوانەیە لە بیر نەکەی کە دۆست و ئەحباب و خزم و کەس و کاری خۆتن بە ئەوانە خێرێ دێ ببینن و هەژار و فەقیر و نەخۆش و دەربەدەر و قوربەسەر و محتاج و پێویستەکانیش لە بیر مەکە چکە بەڕاستی تۆ بەوانە بەرەکە دێتە ماڵ و ژیانت. السلام علیکم ورحمة الله وبركاته.